سڵاوی کامەران حاجی عومەر و ستافی باسی ڕۆژ لە ئێوە بێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر پرۆژە یاسایەکی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تاپۆکردنی ئەو زەویانەی کە لە ڕابردوودا بە تەجاوز بینای لەسەر کراوە. ئێمە لە یەکێک لە گەڕەکە هەژار نشینەکانی شاری هەولێرین. دەمانەوێت بزانین زۆربەی دانیشتوانی ئەو گەڕەکە و چەند گەڕێکێکی دیکەی شاری هەولێر کە تێیدا خانوو بە تەجاوز دروست کراوە سەبارەت بە پرۆژەکەی پەرلەمانی کوردستان و ئەو بڕە پارەی کە بۆیان تەرخان کراوە لە بەرامبەر تاپۆکردنی پێویستە پارە بدەن چی دەڵێن؟ ئایا کێشەی ئەو فەقیرانە تەنها تاپۆکردنە یان پێویستیان بە خزمەتگوزاریە؟ ئەو پرۆژە یاسایی پەرلەمانی کوردستان چەندە لە قازانجی ئەو هەژارانەدایە؟ ئەی ئەوانەی کە بەرپرسن و تەجاوزیان لەسەر مولکی ئەو وڵاتە کردووە، ئایا بە چاوی ئەو هەژارانە تەمەشا ناکرێن؟ ئەم شوێنە چ شوێنێکە؟ ئەمە کەرەشینە لەسەر جادە شەقراوەیە باشە نزیک هەولێرە بەرێ باشە پێم بڵێ ئێرە تەجاوزە؟ ئێرە خانەکانی زۆربەی زۆری تەجاوزە زۆربەی ئەو کابرای خەعار دەش دەکردەوە مەسەلەنەک مرکە پێشەی ئەو ئێرکوانە یەکەشیکە بووە مثلا تاپۆ بۆیان تاپۆ نانە تاپۆ نەبووە تاپۆ نەبووە کابراایەک فرۆشتیتەوە خەڵک ئادی لەسەر کردێت. باشە ئێستا ئاگادارن حکوومەت بڕیاری داوە کە ئەوەی تەجاوزە ئیتر لە مەودووە تاپۆی بۆ دەکرێت و بڕێک پارەی لێ وەردەگرن؟ بەڵێ ئاگادارین بەڵام ئەمە هیوادارین داوا لە پەرلەمانتاران دەکەین داوا لە حکوومەت دەکەین بە جێرەی پێویست یعنی بۆ فەقیر و فەقرات دەبوومان پارەکە دیاری بکەن نەک بۆ ڕێژەی زۆر بیکە نەتوانین بدەین فەرمو تەمەشاکەەوە بەخۆ وەزعەکەەوە هەموو دیارە ترس لەوەی پارەکەت پێ نەدرێ؟ ئەرێ وەڵڵا بەڵام حکوومەت پارەیەکی زۆر ناڵێ دەڵێ مەتری 15,000 قیناکە مەتری 15,000 و فەقیری زۆر ئەدیکە نەبیتن هێشتا زۆرە هێشتا زۆرە لەگەن نەبوونی چ دەکرێتن ناکرێتن کەنەشکرا کامەکانی بدرێتن هەمویان هەژار نشینن ئارێ وەڵڵا هەژار نشینن ئارێ وەڵڵا زۆربەی زۆرێن هەژار نشین بەڵام لە مەزرعەکان بڕتەمەشاکە ئێستا کە لەوان جیان لێنی کابرا هەچەندی بێت و جیلینی کابرا بڕ چەندی داگیر کردیا ینی ئەوانەی مەزرعای و ئاردی حکوومەتیان داگیر کردێ دەبی پارەی ئەوان زیاتر وەرد ئارێ وەڵە دەبی وان زیاتر پێویستە حکوومەت ڕەچاوی فەقیر بکات تەبعان بکاتن تۆ دەڵێ چی وەکو دانیشتوکی ئەو گەڕەکە ئەو پارەتان پێ دەدرێ؟ نەوەڵا پارەکە بڵێن هەرچەندە ڕێژەی ئەوەی کە بڵێن لە مەتری 15,000 زۆرە ینی زۆرە ئەی چۆن شتێکە بۆ خۆی ئێستا نەبوونیە ئیشکار نییە کابرا مەزرعەیەکی گەورەی داگیر کردووە ئەی بۆ ناچن لەو بستێنن بۆ بڵێن جادە و شتیوە تێگەیشتی ئێستا ئێرە تەمەشا پێش دەرکەی ماڵی من دایم ئاو نەجادە تێکی دەدەم بە چاکردنەوەی ینی خزمەت گوزاری نیە لێ ناوەڵە هیچ چەند ساڵە خزمەت گوزاری نیە؟ والله ئەگەبرم لەوتێم لەدایک ما خزمەت گوزارمەی تێلێکوانە لەوەتەی لەدایک ئارێ وەڵڵا خزمەت گوزارمەی نەبینیوە بەڵام ئێستاوە دەبینەوە ڕستی پێکرایە بەڵام دەرس دەکەن دەستنە شوێنی شتیر دەکەن ئێرە ڕسیب دەکەن دەستنە شوێنێکی بەجێ دێلن مانگێک دوو مانج پێ دەچی ئێ باشەوە باران دەبارێ قوڕوسی پاپیادە منداڵەکان دەستم بۆ مەکتەب هەموو ژیانیان بە قوردادێ ئەدیەوە هەموو هەژارن لێرە تەبعان خانی چەند دەکات کابراکە دۆرمەت لێرە دەژی کاکە لێرە ناژی ئێوەنیە خانی بە دوو دەفتەری لێرکوانە کابرا دەژیتن ناوەڵە ناژیت باشە ئەمە نەساغە؟ بڵێ نەساغە ناتوانانی قسە بکە باشە دایە تۆ وەکو کابانێکی ئەو ناوچەیە ئەو بەردەرکە و حاڵە وەسڵ لە مێژە بەم شێوە زۆر بێزارم لە گیانی خۆمان بێزاری هیچ ژیانمان نمایە دەستەمەت کە بێت ئایر دەکەونە قوڕێ هیسرعەتمان نیە ژیانمان نیە دێن دەستەچی لێ دەرواز لێ دەین ئێوە ژیانە باشە ئێستا حکوومەت دەڵێ خانیۆکەتان تاپۆ دەکەین دڵخۆشی کردیان بڕیارە؟ دڵخۆشی کردی دەست پارەی زۆر دەی پارە لە چێ دەینی؟ پارە نییە پارە نییە ناوەلا 1 دینار نییە یعنی خانۆکە چەند مەترە؟ نازم 130 باشە دامان 130 مەترە بەێ ینی ئیمکانێتی چەندت هەیە پارە بدەیت؟ بەخوای ئیمکانێت 1 دینارن لێ لەبەر ئەوەی دوو سارە سەدجێ کەتیا کاسبکەرم لێەوە دیران هەموو دەزانن مەعاشی نییە هیچ نییە ئەی چۆن دەژین؟ وڵا خوا دەماشی باش ئەو پیاوە چۆن هات چۆ دەکا لێرکوانە تۆ ئافرەتێکی چۆن دەهینی و دەیبیت وڵا بە ڕزارت دەستی دەگرم و دەیبم بە ئەتارێرە پێرە بەر بمەوە ئەلێرە بەربوونەوە پێکەوە هەردووکتان نشکارێ بەخوا لە کامیرێت دیارەکەتیان هەردوو لێرە بەربوونەوە بەربوونەوە باشە
داوای خزمەت گوزاری ناکەن بۆ ئێرە بەرێوەڵا داواکاری زوو بێن لۆمان چاکەن ئیسراعەت بکەن ژیان مەچی خۆش ببینە سەری ئەوە ژیان نێمدار دەستنە مەکتەبێ دێنەوە بەس بیان بینە بەبتە قورسیان لێدی وەزەتان خراپە. ژیان نیە تێدانی هیچ ژیان نیە ساری لە جادێ ڕابگەین جێ ئەو خەڵکەش دەگرین دوو ڕادێ سارە مامزان لە چێم دەرە نەجێ هەیە ئەوان ماتقێش بڕک سیارەی زۆرە کابرا دێنتە ناو دەرکێ ڕادەگەی خۆ پێت عیبە پێبرێ لە باشە ئێستا تەمەشا دەکەمێ منتیقەکەتان بە هەندەسی دروست نەکراوە بەڵام ئەم ملکانە تاپۆ بکرێ بەو شێوەیە خراپ نییە بۆیەوە باشترە بەس یعنی بڵێ کێشە قەتەر هیچ ماستەر پلانە چ تێدا نییە ینی پارکێکی تێدا نییە سەوزاییەک شوێنێک ئێوە چی نەکرێ بەچێ بڵێ حکوومەت دەڵێ خانوەکانتان بۆ تاپۆ دەکەین ئەوەی تەجاوزە چۆن ئەم بڕیارە دڵی خۆش کردی؟ ناوەڵە چکە لە بۆی ژیانمان نێ لێرکانە بەس قوڕ و قڕاوە وەڵام من دارماتە دەچنە مەکتەبی دێنەوە بەگریان کێشەی تاپۆتان نییە کێشەی نەبوونی خزمەت ئارێوەڵە ئارێوەڵە کێشەی خزمەت گوزاریمان هەیە چەند ساڵە وەزاتان بەو شێوە وەڵی منەوە بخۆم 10 سارە لێرەم ئەو هەیە 10 ساڵە ئارێوەڵە چییە کێشەکەت چیە هەر جادەی نییە؟ جادەی نییە ڕەسیفی نییە وەڵی ژیانمان زۆر ناخۆشە ڕاستی ئەو مندارانە خاستە مندار وچی باران دەباری وڵا قوربەسەرانە هەتە دەڕون بەگریان دەڕون بەگریاندا ئارێوەڵە ینی زستان بۆ ئێوە کێش ئارێوەڵە زۆریش بەڵام پێشتر حکوومەت دەیگوت کاکە ئێرە تەجاوزە ئەمە ناتوانانی خزمەت گوزاری بکەین بەڵام لەمە دووە تاپۆ بکرێ ئەگەری ئەوە هەیە ینی خزمەت گوزاریتان پێشکەش بکەن ترسن لەوە هەیەوە پارەکە بدەن و خزمەت گوزاریش نەکرێ ئارێوەڵە پارەی وەردەگری با خزمەت گوزاری مەلۆ بەجێ بەجێ بکە مەبەستن لەوەی ئەو پارەی دەدەن دەبێت لە خۆتان سەر ئارێوەڵە لۆ فەرقی چیە هەولێر و ئێرە فەرقی چیە یعنی منداریمە فەرقییان چێ لەگەی هەولێری لەگە گەڕەکەکی ئارێوەڵە فەرقی چیە منداری ژوان مندارەوە چی خەرچی ئەمە خانی تۆیە؟ بەڵێ باشە چیرۆکی ئەم خانی چێ بۆ ڕوخێنراوە ئەو ئیبرازایەکمەوە چی گوتیان ئەوەی دامن گوتی دروستکەلەوە خۆت هەستان پارەمدا دروستم کرد 25 وەرەقەمدا 25 وەرەقەتدا چێ؟ 25 وەرەقەمدا نازام چوو لە وەریگرت پارەکەت داوە پارەکەم بۆچی؟ بۆی چاوپۆشی دێ چاوپۆشی بکرێت باش ینی ڕێگات پێ بدەن خان و بکەن ئەمان هەموو تەجاوزن لێرە ئەوم دروست کرد سەقفەکەم گرت 5 سیارەی شورتەی هاتیە لە پێش چایمی شۆفەریان لێدایە و سەرباری ئەوەی کە پارەشمدایەوە چی ئەو عالەمەی و ئەو خانێ ئەو ڕێزەخانە دیتە هەموو 25 وەرەقەی درای دروست کرا هەمووش ڕقمی خۆیان لە بەڵگە هەیە چکە بۆ خۆت پارەتدا بە خۆم پارەمدا ینی ئەو خانوانە هەموو بە پارە هەموو بە پار تۆ کرێتی ئێستا کرێتی مارێەوە باشە حکوومەت خانوەکانتان تاپۆ دەکە بڕارێکی باش بوو بڕیارێکی باشە بەس ئەگەر ئەو پارەی لێمە وەردەگرن لۆمە لە خزمەت گوزاری خەرسی بکەنەوە نەگە و پارەی لێمە وەردەگرن بسی لە گەڕەکەچکە سرە بگرێ ئەمە هەموو ساری لە ناپڕ و سرپاوی داینا خانەکان هەمووی ڕاستە تەجاوزە گەڕەکەشی هەژار نشینە بەس خزمەت گوزاری لە ژێر سفرە یانی شارەوانی نییە شارەوانی هەبی دێ زبرم لە فرۆ دەکا کە زبریش پارەی خۆت دەدەی بۆچی هەولێر هەموو بە پارەیە جادۆبانەکەی زۆر خراپە بەڕاستی ینی جاری وایە مندار لە ناو پڕ و چرپاوی چەقیە نەیتانی بستە مەکتەبە لێرە خەرک پەرانیتی باشە گەورەترین گرفت شەقام و ڕێگاوبانەکانە بەڵام تەمەشا دەکەینی مزگەوت هاتۆتە ناو فەڕە ئەوە چۆن تاپۆ بکرێ ئەمە باشە دیزاینەکەی باشە سەقەت نییە ئێرانە کاتی خۆی گوند بووە کۆرانەکانی خوارخێچە ینی بەڕاستی دیزاینەکەی هیچ هەندەسی نییە باشە تاپۆکردنی خانووەکان لەسەر ئەم دیزاینە سەقەتا کارێکی باشە پێویستان بە پارک نییە پێویستان بە شوێنی وەستان نییە پێویستمان بە پارکە بە پێویستمان بە باخچەی منداڵانە پێویستمان بە خزمەت گوزاری گواستنەوەی هەتا ئێستا لە گوندەی ئەوە گەیشتە ناو هەولێرین نە قیرەک شتەشی هەیە نا خزمەت گوزاری گواستنەوەی هەیە خەرک دەبی بستە کۆمەلگای شاوێست ینی تەنیا کێشەیەوە تاپۆکردن نییە نەخێت تاپۆکردن نییە بەس خەرکەکە تەجاوزی کردووە بە 100 مەتر پارەی پێداوە.
حکوومەت بڕیاریدا دەڵێ ئێمە بڕیارێکمان داوە لە قازانجی هەژارانە ئەو خانوانەی تەجاوزە تاپۆیان بۆ دەکەین باشە ئەمە بڕیارە بەڵێ باشە تا ڕادەیەک باشە بۆ ئەوەی ئەو فەقیرانە کە خانوویان تامپۆنێ تامپۆ بکرێتن و بە نرخێکی گونجاو بیفرۆشنەوە تاپۆیان ناوەڵە تاپۆ نییە ناوەڵە ڕقەمە مۆڵەتشمان هەبوو کە بیکەینە خانی دوو جاریان لێ تێکدای نینجا کردیتوانە جاریان لێ تێکدان بەرێ شۆفەر لێداوە بەڵێ لە خانوەکەی ئێوەیدا شۆفەر بەرێ دوو جار شۆفەرلیدان هەموو شایدن لێرە باشە کاو کاتی خانیمان دەست پێ کرد و جار شۆفەر لێدایە کە وەرەقەشمان پیشاندا داود ئەمە ئەوە نییە باشە ئاردەکەشت کڕی بوو بەڵێ هاردەکە پارەشت بە ئاردا بوو بەڵێ چەند بە ئارداوە ئەو کات هات هەرزان بوو کە لێرە کڕی باشە هەرزان بوو ئێستا حکوومەت دەڵێ بۆ مەتری 500 دینارە باش زۆرە 500 زۆرە ئاڵێوەنە زۆرە بۆ فەقیەوە کە ئێمە زۆرە بۆ ئێستا ئێرە ئێوە پێش خانیەکی چی 132 مترە کە 500 متری 500 بێ کەواتەم دەبی بەلای کەمی 800 بدەمە حکوومەت نیتە نیمە لە شوێ بێنە باشە ئەو گەڕەکە پێویستی بە تاپۆکردنە یان پێویستی بە شەقامە پێویستی بە قوتابخانەیە وڵات جادەکە زروری ترە زەروریە زەروریە باش بێزار بی لە ناو قوڕی گرفتان چییە هەر کێشە جادەیە زیندەوە و زار هەیە لێرەیان نییە وڵا زۆرە چی هەیە زیندەوە وڵا هەموو تشتەش لێ وەکو چییان نزین وڵا ماری لێ دوو پشتی لێە بەدەستی خۆتان مارتان کوشتووە ئەدی کوشتینە لێرە ئەلەو منتیقەیە پشکم کوشتیا لێرە ئەلێرکوانە بەێ سێ پشکم کوشتووە ماڵتان لێرەیان بوو باشێن بڵێن شوێنی یاریکردنتان هەیە گەمەکردن تۆ یەک ساحەتان شوێنەی تێکدان شوێنەی چیان لێ دروست کردیە سەبەوشت باشە جێی مامۆستکرایتە قوتابخانەیە باش نییە بتە قوتابخانە ئێستا لێرە شوێنی یاریکردنتان ینی مەکتەبتان زۆر تەسکە گچکەیە جێ تۆپانێ نییە لەکوێ یاری دەکەن لە ناوە قوڕاوەی باشە چستان دەوێن گۆچستان دەوێت حکومەتی بکەین گەڕەکەمان بۆ چاک گەڕەکەتان بۆ چاکە جادەتان بۆ قیرکە شوێنە چش بۆ یاریکردنی ئێوە ساحەی تۆپانێ تۆپانێتان دەوێت ئێستا ئێمە لە ناحەیە قوشتەپەین کە بە هەزاران خەڵک لێرە خانوویان کردووە و خانووەکانیشیان تەجاوزە ئەمە دیمەنی یەکێک لەو کۆڵانانەیە لە ناحەیە قوشتەپە کە بە تەجاوز دروست کراوە ئەوانە ئەو خەڵکێک کە ئێستا لێرە ئامەدەن دانیشتووی ئەو کۆڵانن بابزانی کێشە و گرفتەکانی ئەوان لێرە چییە پێشەوە بینە سەر کێشە و گرفتەکانتان حکوومەت دەیەوێت خانووەکانتان بۆ تاپۆ بکە ئەم بڕیارەت پێچۆنە باشە حکوومەت تاپۆی چیەکە جارێ بابێت جعدە و ڕێوگا و بانمان بۆ چاکە لە پاشان تاپۆ بکات چ ئەوە کیش بکە یعنی مەتری بە هەر چەندانێ ئێمە ئامادەین بیدەین بەس ئەتوو کە جێگامان ڕێگامان هەو نەبێت چ تاپۆ بکات ینی پێ دوای دەبێت بەر لەوەی تاپۆ بکرێ باشترە ئەی تەبان خزمەت گوزاری هەبێت بەڵێ بەڵێ ئێمە تەبانە لێرەین ئەمە دووەم فەرعان یەکەم دووەم سێم فەرع لە سێم فەرعەوە تا ئێستا ئاومان نییە ئاو هەمووی ببنێ و خانیانەیە ڕۆی ئیسە بۆ ڕێگە خانی ماڵان دەڕوە هەموویەوە تا خانی و ماڵانەیە دەڕوا چۆن دەبێت ئەوە تەجاوزە ئەوە بوو دەچێت شارەوانی دەچێت شارەوانی دەێ بڕۆ دایری ئاو دەچێت دایری ئاو ئێ باشە لۆتاندن ئێمە دەبێت ئەمە لەسەر حیسابی خۆمان بڕۆین بۆڕی بکڕین ئاو ڕاکیش بۆ ئێستا لە ماڵی تۆ بەڵێ ئاوی ڕئیسی تو لە بن خانووی ماڵە ئەوەتە ئاوی منەوەتە ئەوە تا لێرە تاقیشەوەتە بناو خانوەیدا با بناو خانیانەیە دێ سێ یەک دوو سێ سێم فەرع باشە ئەو مەزرا کراوە مەزرای چیە ئەو مەزرا بە خۆمان کردمان ئەوەی ئەوە سەرمە ئەوەی مەجرا ڕئیسیە مەجرا ڕئیسیە بەس فەرمەوەتە ئێرە ببینێت خوا کاملێرە تەسویر ئەوە چیەوە ئەوە مەجرای هەموو ماڵەکانە لەسەر و هەتا ئەو گوفەکە چیەوە ئەو گوفەکە خەڵک فڕێدا لێرە و هەندێک زبڵ نافرێ نادا شارەوانی بەڕێ زبڵ فڕادا بەس ئێواران دەبێتە مەلعەبی منداڵەکانی ئێمە تۆپانی تێ بکەین ئەمە چ گەڕەکەش پێ دەگوترێت دکتور ڕۆستە دکتور ڕۆست پێ دەلێن ئەم جەمای دکتور ڕۆست ڕۆست باشە ئێستا ئەوە بۆڕی ئاوەکەی لە بن خانووە
دیوارێک لەم لای دروست کراوە ڕێ گیراوە ئەو لای قەپات کراوە باشە تاپۆکردنی ئەو خانیانە بەو شێوەیە بەو دیزاینەی ئێستا بەم ناڕێکیە ڕاستەمە ناوەڵە با ڕێگابانمان بۆ چاکەن ئەوەتە سەیری کچیادەوە یەک داواکاریمانێ ئێمە بە خۆمان ڕۆشتین بافکر لە ئێمە نەکەنەوە بەسفکر لەو منداڵانە بکەنەوە هیچ دیکە نابەسفکر لەوانە پشتەپەیە گەورە گران عەدیقەیەکی نەبێ ئەو بڕا لە یاریکە تەمەشای جلوبەرەکانیکە تەمەشای پێڵاوەکەیکە ئەیستا لێرە احتیمالە لە بەرنامەکەی توایە لێرە بیبینی دوای 10 دقەی دیکەوەرە تەمەشای گەبزان لە کوێیە دەیبینی لەناو زبڵا دەیبینی. زۆرینەی گەڕک هەژار نشینەکانی هەرێمی کوردستان دڵخۆشن بە پرۆژەکەی پەرلەمانی کوردستان کە ئەو خانوانەی تاوکو ئێستا چەند ساڵێکە بە تەجاوز دروستکراون تاپۆ بکرن ئەوان دەڵێن هەنگاوێکی باشە ئێمە ئیتر تاپۆیەکمان دەبێت دەتوانی کڕین و فرۆشتن بکەین بەڵام ئەوەی کە گرفتە لە هەندێک لە گەڕەکەکان لە هەرێمی کوردستان ینی بەسەرهاتی ئەم جۆرە ماڵایە فەرموو ئەو ماڵانە ئەوە یەک لەو ماڵەیە خانووی دروست کردووە چەند ساڵێکە لە تەنیشت خانووەکەی ئەمە مەزرایە ئاوی پیس بە تەنیشتیدا دەڕوە ئەمە ئاوی پاکە بۆ ڕێ ئاوی پاک بە تەنیشت ئەو خانووە لە دوای ئەویش زبڵێکی زۆر لێرەش خانووی لەسەر کراوە ینی تاپۆکردنی ئەم زەویانە بەم شێوەیە خانوویەک نزمە مەزرا بەرزە خانوویەک کۆڵانی گرتووە ئاوی پیس لەگەڵ ئاوی پاک دەڕوە تاپۆکردنی چ مانایەکی دەبێت چ سوودوێکی دەبێت چ قازانجێکی دەبێت بۆ ئەو خەڵکە هەژارانە تۆ ئەگەر خانووەکە تاپۆ بکەن بەم شێوەیە ئێستا چارەسەرە خۆی ئەوە چەند جار منداڵمەکەتەنە ئێرکوانامە ئەم شوێنە ئەو هەفتەی تاز لەکە شەمەلی دەومە هاتمەوە لەناو مەزرا لێکوان چێ دەری نابوو پیرۆتی کوڕم لێر دەرنەی نابوو لەناو مەزرا ئەلێکوان سەری بوو بۆ یەکوانە منداڵەکە لەناو مەزراکەم ئارێوەڵ لەناو مەزرا سەد بوو بۆ ناو یەکوانە ئەوانش معلم دەستنە یەکوان یانی گیری خواردووە و ئاسێ بوو ئەوە نەبایەت ئەوە دەفت چی بوو چیرۆکە چی بوو ئەوە کە بەنای ئەو لاوە مەزرا ئەم شوێنە با سەرەتا لەسەر نرخی ئەو پارەیە قسە بکەین کە بۆ هەر زەویەک تەجاوز بێ ئێوە تاپۆی دەن خۆی لە سنتەری پارێزگاکان لە 15,000 دینار بۆ 30,000 دینار دیاری کراوە دەسەڵاتی لە 15 لە بۆ 30 لە بۆ ئەو لیژنانەیە کە پێک دێن ئەو شوێنەی کە بەهایان گرانترە تا 30,000 دینارە ڕوا ئەو شوێنانەی کە بەهایان کەمترە لە 15,000ەوە دەست پێەکە ئەوەی تر لە نێوان 15 بۆ 30 لە دەسەڵاتی لیجانەکانە لە سنتەری قەزاکان لە 10,000 دینار بۆ 15,000 دینارە لە سنتەری ناحیەکان و ئەو کۆمەلگایانەی کە شارەوانیان هەیە لە 5,000 دینار بۆ 8,000 دینار باشە کاک شوان ئێوە لژنەی تایبەتن سەبارەت بە چۆنەتی تاپۆکردنی تەجاوزەکان بە باشی دیراسی ئەوەتان کردووە ینی بۆ نمونە ئێمە چەند گەڕەکێکمان بەسەر کردوتەوە دەبینین شوێنی ژیان نییە خزمەت گوزاریان پێویستە بەر لەوەی تاپۆ بکرێت بێگومان پرسیارەکەت زۆر لە جێە ئامانج لە دەرکردنی ئەو یاسایە ئەوە بوو کە ئەو نابێسەروبەری و ناڕێکیەی کە لە سنووری شارەوانیەکان هەیە چ لە سنتەری پارێزگاکان و لە ناحیەکان یان لە قەزاکان ئەگەر ئێمە بین بگەڕێینەوە لە کۆی 183 شارەوانی لە هەرێمی کوردستان ئێمە 32 شارەوانیمان ماستەر پلانی هەیە ئەو بڕەپارەی کە لە زێدە ڕۆکارەکان وەرەگیرێ بەشێکی تەرخان دەکرێت بۆ دروستکردنی ماستەر پلان لە بۆ هەموو شارەوانیەکان بۆ ئەوەی لانی کەم ماوەی 4 ساڵ تا 10 ساڵ پێشە خۆیان لێ دیار بێ بزانن لەکوێ خزمەت گوزاریان هەیە لەکوێ بینایی گشتیان هەیە چێن دەرشوێنی سەوزاییە چێن دەر پێویست بەوەی دەکاکە خزمەت گوزاری تری گشتی لێ بکرێ ئەوە دەبێتە هەنگاوێکی زۆر باش ئەو قۆناغەی کە لە پێشوو ئەو بێسەروبەریە هەبوو بە واستە و بە نەبوونی یەکەی نیشتە جێبوون خەڵک مەجبور بوو تەجاوزی کردبوو پێم وایە دوای جێبەجێکردنی ئەو یاسایە ئێمە ئەو قۆناغەتێ ئەپەڕێنین و پێشە خۆمان لێ دیارە بێ ئەتوانین بە شێوازێک ئەزانین بە شێوازێک ئێمە شار و شارۆچکەکانی خۆمان پێش دەخەین لە ڕووی مەدەنیەوە باشە تۆ باسی ئەوە دەکەی کە ینی ماستەر پلان نەبووە بەڵام ئێمە ئەوەی کە سیر دەکەین لە تەنیشت خانوویەک مەزرایە
لەسەر مەزراکەش خانووە لەگەڵ ئەویش بۆ ڕیاوی خواردنەوە ڕۆیشتووە ئەو چۆن تاپۆ دەکەن خۆی ئەوە نەبوونی ماستەر پلان ئەوەیە یەک لە بڕگەکانی یاساکە دەڵێ ئەو کەسەی زێدە ڕۆکارە ئەگەر هاتبێت تەجاوزی نەخشەی بنەڕەتی شارەوانیەکەی کردبێ ئەوە مڵکەکەی بۆ تاپۆ ناکرێت بۆ نمونەوەکو جەنابەت ئیشارەتت پێدا ئەگەر خاندوویەک لەسەر مەجاری کرابێ یا لەسەر جادەی گشتی کرابێ خانوەکەی تاپۆ ناکرێت زۆربەی حاڵەتەکان وایە ئەو حاڵەتانە هەرچی هەن هەر هەمووی خانوەکە ئەبێ تێک بدرێ و لە هەمان شوێن شارەوانی ئەبێ خانوویەک بۆ زێدە ڕۆکارەکە زەویەک دابین بکە لەسەر تێچووی خۆی خانوەکەی خۆی خراپ بکە و لەسەر ئەو پارچە زەویەی نوێ خانوو بۆ خۆی دروست پارەکە چی بەسەر بێ ئەوان دەڵێن پێویستیمان بە شەقامە باخچەیە شوێنی یاریکردنی منداڵ قوتابخانە نەخۆشخانە بێگومان ئەو بڕەپارەی کە وەرە گیرێ لەو خەڵکە لە بەرامبەر تاپۆکردنی بەشێکی لە دەسەڵاتی وەزارەتی شارەوانی و شارەوانیەکانە بێ بۆ خزمەتگوزاریە سەرەتاییەکانی لەو شوێنانە کە پێویستن ئەو بەشەی تر بێگومان حکوومەت میزانیەی خۆی هەیە و بودجەی هەیە کە ماستەر پلان هەبوو تۆ بەرنامەی پێشە خۆت لێ دیار بوو بێگومان یەواش حکوومەت بودجەی بۆ دابینەکاتن و خزمەتگوزاریەکان جێبەجێ زۆرینەی ئەو خەڵکانەی کە خانووی زێدەڕۆییان لەسەر مولکی گشتی دروست کردووە لە ماوەی ڕابردوودا دڵخۆش نین بە پرۆژە یاسایەکەی پەرلەمانی کوردستان بۆ تاپۆکردنی خانووەکانیان ئەوان دەڵێن بەر لەوەی پەرلەمانی کوردستان بیر لەم پرۆژەیە بکاتەوە پێویستە حکوومەت خزمەتگوزاریە پێویستیەکان بۆ ئەو گەڕەکە هەژار نشینانە پێشکەش بکات کە بەهۆی نەبوونی ڕێگاوبان باخچە قوتابخانە نەخۆشخانە دەناڵێنن پەرلەمانی کوردستانیش دەڵێت ئیتر دیاردەی زێدەڕۆیی ناکرێت درێژەی پێ بدرێت پێویستە ڕێخستنەوەیەکی گشتی بە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بکرێتەوە کە دەبێت سیمایەکی جوان بە هەرێمی کوردستان بدات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ